ئێمە وەکو دەستەی گشتی گەشت و گوزار بە بەردەوامی گرنگی بەو جۆرە کارانە دەین کاری دەستی چونکو وەکو یەکێک لە بنەمایەکانی ئیشکردن و بنەمایەکانی گەشتیاری دەناسێنین بۆیە هەوڵ دەدەین زۆرترین پیشانگا بکەین و زۆرترین بە بازاڕکردنیان بۆ بکەین لە بەڕێوەبەرایەکی ئێمە چەند جار کۆبوونەوەمان پێکردوونە چەند جار بەشداریمان پێکردوونە لە پیشانگاکان هەوڵ دەدەین کارەکانیان بناسێن و هەوڵ دەدەین بە گەشتیار ئاشنایان بکەین. ئێمە لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە هاتوینە لەو فستیڤالەوە شرکەتێ بکەین بۆی کە ئەشیاکانی خۆمان بە خەڵکی کوردستانەوە بناسێنین. یەکەمین کە ئەو جانتایانە بۆ خۆمان دروستیەکەین و لە قوماشەکەن کە لە ئێران ڕاهێناوە بۆ خۆمان ئەلێرە دروستیەکەین. دوو ئامانجمەیە هەم زیاتر لە بۆ داراییەکە و زیاتریشە بۆ ئەوەی زیندوکردنەوەی فۆلکلۆرەکەمانە شتەکانیشم ئێکسوارەتی خانمان و ناوماڵە و یعنی هەموو جۆرە شتێکی تێدایە. ئۆکرێوتینە ئەمۆتین سەردۆن و زۆخ و بکەین و زۆخ و گەلک خوشە و ئەمە شنوارێت وێ و مەسایفێت وێ چق و سێرینی نەلخوشیە یعنی بەحەشت و سەر دنیای ئەبەیەت. شفنا الطبيعة الحلوة والمناظر الطبيعة ما شاء الله يعني جنة. الأجواء والناس فرحانين قدوم العيد وقدوم أيضا الكردستان. نتمنى تطور أكثر للحركة السياحية في كردستان. هذه مو أول مرة نيجي لهنا، الأجواء كلش حلوة. أنا مسافرة هواية دول ولكن الطبيعة اللي هنا تضاهي الدول وأحلى. احنا نتمنى إنه الخدمات تتطور أكثر وكردستان بيها مناطق سياحية رائعة جدا، ننصح الناس كلها إنه تجي تشوفها. ئەم فیستیڤاڵە پێک هاتووە لە چەند بەشێک لەوانە پیشاندانی کللتور و ئاساواری دێرینی ئەم دەڤەرە لەگەڵ نیشاندان و عرزکردنی چەندین وێنەی شەهید و ئەنفالکردی ئەم دەڤەرە هاوکات لەگەڵ چەندین گۆرانی و لاوک و ئاوازی ئەم دەڤەرە کەوا لە ناوچەیەکی سروشتیدا و دەڤەری بارزان پێک هاتووە لە دەڤەرێکی پڕی ژینگە دۆست و ئاین و ئاینجاکان لێرەشدا بە خۆشحاڵیەوە تەواوی ئاین و ئاینجاکانی ئەم دەڤەرە بەشدار بوونەوە و ئەم فیستیڤاڵە بە فیستیڤاڵی خۆیان دەزانن. ئەبروومە بەشداری لە فیستیڤاڵە زۆریا کرد بە پۆشینە جلکێت کوردیە ڕەسەنی ئەوەش جستارە بۆ هاڕینە دەخلە و نوکە و برنج کارتێدا.